لە دوای 16 ساڵ بەسەر ڕوحانی ڕژێمی بەعسا سەرەتا هەوڵ درا کە هەندێشت بەرەو باشبوون بڕوە، بەڵام بە تێپەڕبوونی هەندێک بارودۆخی سیاسی و هاتنی داعش و دوایەوەش 16 ئۆکتۆبەر بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ دۆخی کەرکوک بەرەو خراپی ڕۆژ، چی لە ڕووی خزمەت گوزاریەوە بڵێ، چی لە ڕووی سیاسیەوە بڕێ، چی لە ڕووی بایەختان بە بواری گەنجان بڵێ، لە ڕووی خزمەت گوزاریەوە بڵێ لە هەموو ڕوویەک و شاری کەرکوک فەرامۆش کراوە، هیچ خزمەت گوزاریەکی پێویستی بۆ نەکراوە، لە ڕووی سیاسیشەوە بڵێ بەردەوام شاری کەرکوک لە ململانەی حیزبایەتیایە هەر یەکە و بەلایەنێکی خۆی، لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بڵێ یعنی ئەڵێن شاری کەرکوک شاری پێکەوە ژیان شاری هەموو نەتەوەکان، بەڵام لەگەڵ ئەوەشا دائیمەن ناکۆکی هەیە لە نێوان نەتەوەکان و نەتەوەکان، یەک ئاڕاستەنین هەموویان دەست لە ناو دەست بەیەکەوە کار ناکەن بۆ خزمەتکردنی شاری کەرکوک. من ئەتوانم بڵێم کەرکوک هەرێمێکی سەر بەخۆی بۆ خۆی ڕاگەیاندووە، چونکە هەر شتێک بێت کەوا پەیوەندی بە هەرێمەوە بێ ئەلێ ئێوە عاید بەختان، هەر شتێکش عاید بە بەغدا بێ ئەلێن عاید هەرێمن. لێرانەیە کەرکوک یعنی بێکەسیەکی پێوە دیارە، بێنازیەکی پێوە دیارە، تا ئێستاش کەس نازانێت هۆکاری ئەم بێنازی و بێ کەسی بۆچی مەبەستێک ئەگەڕێتەوە. پێی ئەو تەمەنەی من هەما تەمەنێکی کەمم هەیە، نەگەشتمەتەوە ئاسەی کە بزانم کاتی ڕژێم چی بۆ، بەڵام وەکەوەی کە باس ئەکرێت و لە مێژووە خێنومەتەوە لە هەنێک کتابە خێنومەتەوە، ئەو کاتە ژیانێکی سادە بۆ، بەڵام کەس نەیتوانێت بە ئازادی قسە بکە. بەڵام ئێستا ئازادیەکە هەیە، لە دوای 16 ساڵ ئەو ئازادیە هەیە، بەڵام ئازادیەکە کەس جۆت لێ ناگرێ. یعنی تا ئاستێکە ڕوات و بەڵام هیچ کەس بەو دەنگەتەوە ناڕوا ئازادیەکە بەس لای خۆتەوەیە، یعنی دەنگەکە خۆت ئەیگەێنی بەڵام کەس جۆت لێ ناگرێ، یعنی سوودێکی نییە، هیچ فەرقێکی وای نییە لەگە دۆخی جارانە، تەنها ئەو کاتە سەرکوتیان نەکردی بەڵام ئێستا سەرکوت ناکری، بەڵام کەس جۆت لێ ناگرێ. ئازادیەکە هەر بۆ خۆت لای خۆتەمینێ، لە دڵ خۆتە ئازادی. لە ڕووی خزمەتگوزاریەوە تەمانەمە لەسەر نەوت ئەژین کە زۆربەی بودجەی عێراق دابین ئەکات کە نەوتیش بۆ ناونراوە ئاڵتوونی ڕەشە، کەواتە بودجەیەکی زۆر دابین ئەکات، بەڵام بەپێی ئەو پارێکەوە هەیە لێرە خزمەتەکە بۆ کەرکوک ناکرێ. ئەم لا ئەیبا ئەو لا ئەیبات نادیارە کە چێ ئەیبات، بەڵام خزمەتی خۆیانی پێکەن و خزمەتی شارەکەی پێ ناکەن. طبعا هەمووان ئومێد و ئاواتمان ئەوە بوو کە لە دوای نەمانی ڕژێمی سەدام حوسێن کە دۆخێکی ینی زۆر جێگیری سیاسی و ئەمنی دێتەکایەوە و کۆی نەتەوە و پێکاتەوە ئاینەکان ئەتوانن لە دۆخێکی استقرار و لە دۆخێکی گونجاوە بژین و دۆخێکی لەباری سیاسی بێتە پێشەوە، بەڵام سەر ڕای تێپەڕبوونی 16 ساڵ بەداخەوە ئەو ململانێ سیاسی و مەسهەبی و ئاینی کە هەبوو لە نێو پێکاتەکانە بەڕاستی ئەتوانین بڵێن قوڵتر بۆیەوە، و ینی بەتایبەت دۆخی کەرکوک هەمیشە بە دۆخێکی دژوار و نالەبار و دۆخێکی ئاڵۆزا تێپەڕیوە، ینی نەتوانراوە سوود لەو دۆخە وەربگیرێ، سوود لەو ئازادیە وەربگیرێ، هەر دەسەڵاتەکات بێتە پێشەوە، چی ئەو دەسەڵاتە کورد بوو بێ هەوڵی قۆڕخکردنی دەسەڵاتەکەی داوە و هەوڵی پەراوێزخستنی نەتەوەکانی تری داوە، و ئەگەر عەرەب هاتبێتە پێشەوە، دەسەڵاتی عەرەب هاتبێتە پێشەوە، ئەمە بە هەمان شێوە، و ئەگەر ئەو دەسەڵاتە شیعی بوو بێ هەوڵی کردنی هەم نەتەوەی کورد و هەم مەسەبی با بڵێن سونی داوە، و بۆ سونەش ئەمە هەر ڕاستە، بۆیە بەداخەوە ینی من پێم وایە کاتی ئەوە هاتووە کە ینی بەڕاستیەکەی جۆرێکی تر عێراقیەکان و سیاسی عێراقی بیر لە سیاسەتێکی تر بکاتەوە.